باسی بابەتی قێزەونت کرد ڕۆژێک ئەمڕۆ دیاری کراوە کە ئەگەر کاری لەسەر نەکرێت بەڕاستی هەر ئابەم شوەیەوە تا هەواڵی ناخۆشی لێکەوێتەوە هەواڵێک کە دڵی مرۆڤ ڕائچڵەکێنێ کە بۆ هێشتا لاانێ هەندێک دیاردە هەبێت هەندێک نەریت هەبێت لە کەلتورەکانە کە ئەمان کاری لەسەرکان ئەنجامی بن لەسەر تاکەکان کە ئەگەر هەر بە ڕەواڵەتیش ببینی ئەچێتە چوارچەوەی تونوتیژێ ئەمڕۆ ڕۆژێکە کە تەرخان کراوە بۆ قەدەغەکردن ڕێگریکردن لە خەتەنەکردنی ڕەگەزی مێنە بەداخەوە کاتێک ئەمە باس ئەەکەین لاانێ بەلامانەوە بابەتێک بێت بڵین نەم سەردەما بەم هەموو پێشکەوتن بەم هەموو ڕۆشنبیرە بەخوا بابەتی وا ئەبێ زۆر زۆر کەم بووبێتەوە بەڵام کاتێککە سەیری ئامارەکانم ئەکرد ئەڵێ ئاری هەل لە ئەم ساڵە نزیکەی 4.5 میلیۆن کچ کەلانێت تەمەنی هەندێکیان خوار 5 ساڵەوە بێ مەترسی ئەم خەتەنەکردنیان لەسرە کراون نەک مەترسیان لەسەر کراوە لە 2026 230 میلیۆن کچ لەسەران سەری جیهان ئەمە تاکو ئێستا کراوە ئێستا کراوە 4.5 میلیۆن مەترسیان لەسەر باشە کە ئەمانە کەونە هەندێک وڵاتی ئەفریقی ڕۆژهڵاتی ناوەڕاستە چەند ڕۆژهڵاتی ناوەڕاست بەشێکێک لە ئەفریقایە سوودانە کینیایە میسرە ئەم وڵاتانەیە بەداخۆ لای خۆمان هەبوو بەڵام نەخوا بە زیابێ ڕۆشنبیرەکە وای کردووە کەم بێتەوە ئەم بابەتە بەڵام هێشتا هەر هەندێک ناوچە هەندێک هەواڵ هەیە بەسەوە کە ئەمە هەیە کاتە لە ئەم ڕۆژەیە بۆیە تەرخانکراوە لەسەرم بابەتە کار بکرێت چون ئاری یەک دنیا ماکی خراپ لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی دەرونیەوە و لاانێ ئەم باوەڕانە هەتاکو ئێستا باوەڕێکی غەڵەتیان وەرگرت بێت لە کاتێکا زانست سەلماندوویەتی ئەمە ڕاست نییە کاتە بە میوانی بەڕێزی بەرنامەکەمان خات و دیمەن محەممەد لێ پرسرا یەکێتی ژنانی کوردستان ناوەندی کەرکوو زیاتر زانیاریمان پێبە ئەمان ئەتوانن چی دیمەن بەخێر بیت زۆر بەخێر ببانی بەخێر بی سەر چاو نەخۆ ئەمە جوان خۆشە گۆڕیەوە یخوا پیرۆز بێ چاوەڕێشە کردین سپاس بۆی کاکن و ئاری تۆ زەکەوا لەم لاولە قسەمان کرد ئێستا بابێنە سەر تەوەرەکەی ئەمڕۆی خۆمان ئەوەی کە ئەمڕۆ ڕۆژی شەشی مانگی دوو تەرخان کراوە بۆ ڕێگریکردن لە خەتەنەکردنی ڕەگەزی مێینە جا هەر لە ئاستی جیهانە هەر وڵاتانی کە بە زیاترین ئامارەکاندا ئەنرا ئەڵێن لە ئێستاە بەو کارانەی کە کردویانە ئەو ڕێکارانە وایان کردو تا ڕادێک کەم بکرێتەوە یەکێک لەوانە ڕۆڵ و ڕێکخراوەکان و ڕۆشنبیرکردنەوەیە لای خۆمان تاکو ئێستا بەکوێ گەیشتووە ئەم هەوڵانە بەڵێ زۆر سپاس بەیانیتان باش بەیانی هەموو بینەران باش دیارە خۆتان زۆر جوان و جوانە بێنن بۆیە من بە جوانی ئەبێنن دیارە بۆ شوێنێکی بەم شێوەیە بێت هەربێ بە جوانی بێ لەبەرەوەی خۆی سروشتەکەی جوانە بەرنمەکەی جوانە لەبەرەوەی جوانیە کە بۆ هەموو ماڵەکانیش کە لە ڕووی ڕۆحێتەوە ئەبێ جوانیان پێبەخشێنین دیارە دەستخۆشیتان لێکم بەڕاستی زۆر من بە گرنگی ئەزانم بۆ ئەم شێوە بەرنامانە قسەی زیاتری لەسەر بکەین دیارە ناساندنی ئەم ڕۆژە کە بۆتە ڕۆژێکی جیهانی و کە ڕۆژێک تەرخان کراوە بۆ ڕێگرتن یان ڕێگرتن لەو دیاردەی کە لە ناو ئێمەیشە ئەمە هەیە دیارە ئەو ئامارانی کە بەڕێستان باستان کرد لە مێژە ئامارێکی دوور و درێژ لە سەرتاسەری جیهانە ئەتوانین بڵێن زیاتر ناوچە عارەبیەکانی گرتبەوە دیارە هەر ئەو عادات و کەلتوریە بوو باڵی کێشا بەسەر میلەتی کوردی ئێمەیشە ئێمەش بێبەش نەبووین لەو کردارە کە بەرامبەر بە مێینەکانمان بووە بەڕاستی دیاردەیەکی هەتا بڵێ توندوتیژیە دیاردەیەکی توندوتیژی بێدەنگە لە ناو هەموو خێزانەکان نابوونی هەبووە لێرە و لەوێ ئەتوانین بڵێن بە ناو دین و ئاینەوە ئەمەیان سەپان بەسەر ئێمە لە وەکو حرام و حەڵال ئەمەیان سەپان لە ناو میلەتەکەی ئێمە دیارە ئێمە ئەتوانین ئێستا باس لەسەر ئەوە بکەین لە دوای ڕاپەڕینەوە کە یعنی هەستمان بەو دیاردە توندوتیژیە کرد لە ناو خێزانەکانە یەکەم ڕێکخراو کە دەستی بۆ برد کە ئەم دیاردەیە بۆ ستێنێ و ئیستۆپی پێ بکە دیارە ڕێکخراوی یەکێتی ژنان و بەشێ لە ڕێکخراوە NGO-کان بووە کە دەستیان پێکرد تەبعاً ئەمە کارێکی ئاسان نەبوو کارێک بوو بە هاوکاری زانایانی ئاینی کارێک بوو بە هاوکاری وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی کە لەگەڵ ڕێکخراوەکانە ئێمە هەوڵ بدەین تیمی گەڕۆکمان هەبێ تیمێکی هۆشیارکردنەوەمان هەبێ لە ناو هەموو ناوچەکانی کوردستان و بڵێن ناو شارەکانی دەروی شارەکانە
ئەگەر دیقەت بدەین ئەو ئامارە ترسناکانە لە سەردەمی پێشوا زۆر بوو بەڵام ئەتوانین ئێستا بڵێن لە دوای 2000ەکانەوە ئەتوانین ئەوە بڵێن چکە من حتا 2005 ئیشی جدیم کردووە لەسەر ئەم دیاردەیە هەم وەکو یەکێتی ژنان کادرێکی یەکێتی ژنان هەم وەکو لەگەڵ بەشێ لە ڕێکخراوە NGO-کانە واتاکان بۆ تۆی داتاکان بڵێ ئێمە ئەتوانین بڵێن لە دوای ڕاپەڕینەوە کە یەکێتی ژنان و ڕێکخراوی وێنامی و کۆمەڵی ڕێکخراوی تر و ڕێکخراوی ئاسوودە و کۆمەڵی ڕێکخراوی زۆر بە جدی کاریان کرد لەسەر لە هەرێمی کوردستان توانیمان ڕێگریەک و بەستێ دروست بکەین دواتر ئێمە ئەتوانین بڵێن دوو ڕاپەڕینمان هەبوو لە دوای پرۆسی ئازادی عێراقیشەوە جارێکی کە ئەمە ئەم دیاردەیە دیارە حتمەن هەبوو لە کەرکووک و دەوروبەری کەرکووکە بمانەوە نەمانێ ئەمەش بوێریەکی ئەویست کە تۆ لەناو ئەو کۆمەلگا ئەم کۆمەلگا عەشاری خۆمانایەن ئەم کۆمەلگای ئیسلامی خۆمانە کە هەتاکو ئێستا ناتوانین لە دینی ئیسلام لابین هەتاکو ئێستا وەکووتمان بەناو ئیسلامەوە کە کۆمەڵشتیان بەسەر ئێمە ئەوە کردووە ئەوە هەر ببوو بە یعنی دیاردەیەک 100% ئەبوایە من کچەکەم خەتەنە بکردایە لە بەروی نانی دەستی حەڵال بووایە دیارە ئەمە هەوڵێکی زۆری ویست من ئەتوانم بڵێم لە ساڵی 2007 بوو پێم وابوو سنتەری پەنا پرۆژەیەکیانە بوو لە شاری کەرکووکە من گرێبەستێکیان لەگەڵ منە ئەنجامدا کە توانیمان لەگەڵ سنتەری پەنایە 36 کۆڕ لە ناو کەرکووک و دەوروبەری کەرکووکە ئەنجام بین لەو 36 کۆڕە ئەتوانم بڵێم 3 بەشی لەو گوندانی کە ئێمە بۆی چون تەبعاً ئێمە ئەچوینە گوندەکانی دەروی شاری کەرکووک دیاردەکە هەر هەبوو چۆن قەناتان پێ ئەمە ئێمە گۆڕانەیە چیتان لەم گۆڕانەیە ئێمە توانیمان یەکەم شت تەبعاً نامیلکەیەکمان هەبوو کە لە ڕووی تەندروستیەوە تا چەند کاریگەری هەیە ئەم کەسە ئەتوانین بڵێن بە کەسێکی کەم ئەندام دەرەچێ کەسێکە بێن ناتوانێت دایکاتی تەواوەتی ببێ بە دایکێکی تەواوەتی و خێزانێکی کامل ئەوە بکات لە ڕووی مناڵبوون و سکوزاوە خاڵێکی کەیشیان ئەوەیە کە ڕەنگە ئەو کچە ئەم دایکە نەتوانێت وەکو پێویست هاوژینێکی تێر و تەسەل بێ بۆ هاوژینەکەی ئەمانە هەمووی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کۆمەڵایەتیش ئەو کێشە کۆمەڵایەتیەکان خۆمان ئەزانین لێرە و لەوێ ئەو کێشانەی کە تا ئێستا لەناو کۆمەلگەی ئێمە ڕوو ئەدا تا ئێستا یعنی کەسەکان کەیسەکان نیانتوانیوە دان بەسەر ئەوە بنێن بۆ نمونە کە من ئەم کێشەیەم هەیە لەگەڵ هاوسەرەکەما هۆکارەکەی ئەوەیە یان کە هاوسەرەکە نەیتوانیوە بەجددی دان بەوا بنێ کە کێشەیەکی هەیە لەگەڵ خێزانەکەیە هۆکارەکەی ئەوەیە بمانێنمان ئێمە ئێستا هینە لایەنە دەرونەکە کە چەند کاریگەری هەیە لەسەر ئێمەمانە کە ئەو حاڵەتە ڕوبەڕوو بێتەوە ئەوەی کە ئێمە توانیمان کاریگەریمان هەبێت لەسەری بەڕاستی لە ڕێ مەلاکانەوە لە ڕێ مەری مزگەوتەکانەوە کە توانیمان ختامەکانیان وابێ کە ئەمە لە ڕووی ئاینەوە فەرز نییە ئەمە سونەتێک بووە شەرت نییە ئللا لە ڕێی ئاینەوە یعنی توانیمان زانایانی ئاینی و ئەو قاف و ئەوانەیش قەناعەتیان بەوە هێنا و هاوکاری ئێمە بوون کە ئەمە چەند تا چەند لە ڕووی ئاینەوە ڕوونیان کردەوە لایەنێکی کە موختاری گوندەکان بوو بمانێنمان ئێمە لە زۆربەی شوێنەکانە موختار دەوری هەیە یعنی هەتا ئێستش چۆن ئەڵێ ئەنجومەنە موختارە ئەوە بوو بۆ نمونە ئێمە ئەچین تەسیقمان لەگەڵ موختارەکانە کرد کە زۆرترین دایکان یان بتوانین لە ڕێ موختارەکانەوە بچینە ماڵەکان بچینە لای دایک و باوکەکان دانیشین قەناعەتیان پێ بکەین بۆ نمونە من چوومە ماڵێکە تا ئێستش یعنی چۆن ئەڵێ ها کاریگەری لەسەر من هەیە هەندێک جار هەندێک بەرنامە کە ئەکەی ڕەنگە خاڵێک ببێتە دیاردە و لە ناخی تۆیە هەر بمێنێتەوە باوکە کەسێک چی هەبوو لەم لاولایە داین نابوو دەستی هەرسێکیانی گرتە بوو وتی چاوەڕێی فڵان میمکە فڵانم لە هەولێرەوە بێت بۆم بکە ئەم حاڵەتم بۆ بکە دیارە ئێمە ئەم حاڵەتی خەتەنەکردنی کە لە شێواندنی و ئەندامی زاوزەی مینە کە ئەنجام ئەدرێ لە ڕێی کەسانی نەزانەوە ئەنجام ئەدرێ با پێ بڵێم ئەمە ئەگە من ئەڵێم ئەگەر لە ڕووی سەحیەوە ئەمە ببێت ئەبێت دکتۆر ئەنجامی بە ئەگەر تەندروستی جیانیش ئەوە بڵێ ئەڵە لابردنی هەر بەشێک بە هەر بیانویەک بڵێ ئەگەر راپۆرتێکی پزیشکی لەگەڵان نەبێ ئەوە تونند و تیژیە و دوای ئەوە نەخۆشیلی ئەکەوێتەوە ئەی تۆ دێی بە شتێکی نەشیا و دێ ئەم حاڵەتە ئەو ئەبڕێت
طبعا ئەم حاڵەتە ڕنگ بێتە نەخۆشی گوزازە نەخۆشی ئایدزە نەخۆشی گوازراوەکانە تۆ جاروا ئەچین ئەم مختبەرە پێشکەوتوانی خۆمان ئەم تاقیگا پێشکەوتوانی خۆمان کە خوێنەکەت لێوەرئەگرێت چەند ئەترسی ئەڵەی کاکە تخۆ ئەوە تازەیە هین کۆنم بۆ بەکارمێنە حتمما لە ڕێی گواستنەوەی خوێنەوە یان لە ڕووی شتێکەوە کە تۆ بەکاری ئەهێنی یان کاتێک ئەچی بۆ عملیات چەند جار تەکید ئەەکەیتەوە کە لەو ئەو کەرەستەی کە بۆ تۆ بەکاری ئەهێنن کەرەستەی کەسانی کە نەبێ تۆ هاتووی بە کەرەستەیەکی سەردەمانێکە بۆ بە یسقان ئەو کارە کراوە بە بەردی تیش کراوە بە گۆزان کراوە تا ئێستەیشی پێوە بێ من زۆرم ڕق لە گۆزانە تا ئەم دقەیە لە ماڵی ئێمە کوڕەکان و هاوسەریشم گۆزان بەکار نایەنن ئەوەندەم ڕقلەیە ئەوەندە شتێکی قێزەون ئەیبینم دیارە ئەم شتانە کە هەمووی لەلایەنی کەسی نەزان و لەگەڵ ڕێزما بۆ ئەو میمکانە یان بۆ ئەو پورانەی کە ئەم شتانیان کردووە بەڕاستی ئەوانیش کاریگەری کۆمەلگایان لەسەرا بۆ خۆیان بە شاژنێک داناوە کە ئەو کارە خێرە بکەن لەبەر ئەوەی ئەم کچانی کە گەورە ئەبن بەیانی دووبیانی ئەبن بە دایک ئەبن بە هاوژین نانی دەستیان حەڵال بێ بەڵام ئێمە توانیمان یەکێتی ژنان یەکێک بوو لەو کەسانەی لەو یەکێک بوو لەو ڕێکخراوانەی کە بەجددی کاری کرد لەسەر ئەوەی کە لەگەڵ وەزارەتی تەندروستیە هەستاین بە دوای ئەوەیە کەچی ئەم کارانە ئەکا ئەو ڕێژەی کە بەردەستی ئێمە کە زۆرترین مامانەکانی لاکۆڵانەکان بوون ئەو کاریانە کرد هەستاین ئێمە یەکێتی ژنان لەسەر داوای یەکێتی ژنان داوامان کرد هەر مامانێکی مۆڵەت پێدرا و ئەگەر ئەو کارە بکە مۆڵەتەکەی لێوەربگیرێتەوە ئەمە کارێکی زۆر باش بوو کارێکی زۆر چاکمان وروژان بۆ لەبەرەوەی ئەم مامانە ئەگەر تۆ ئەو مۆڵەتەی لێبسەنیتەوە ئیتر کاری نامێنێ خۆمان ئەزانین لێرە و لەوێ هەتاکو ئەم فترێشی پێوە بێ زۆر ترین کەس ئیمانی بە ئیشی مامانە یعنی هەموو کەسێک ئیمانی بە دکتۆر و خەستەخانە ئەو شتانە نیاڵێ بن بڕۆمە نەخۆشخانە عملیاتم بۆ ئەکەن و ئەم شتانە بەڵام ئێمە توانیمان لەو سەردەما باش بوو وەزارەتی تەندروستی یان ئەتوانین بڵێن فەرمانگەی تەندروستی هۆبەکانی تەندروستی لەگەڵ نەخۆشی گۆزراوەکانە توانیان قەناعەتیان بە راپۆرتەکەی ئێمە هەبوو لەگەڵ ئێمەیا بوون کە ئێمە توانیمان ئەو حاڵەتە لە ڕێی مامانەکانەوە کەم بکەینەوە هەر کەسێکیش ئەو کردارە بکە ئەگەر خەبەری بۆ نمونە هەر خێزانێک جاروایە لە خێزانێکە کچێکی زۆر زیرەکەیە کچێکی بەتوانە هەیە چۆن ئێستا هێڵی گەرم هەیە تۆ پەیوەندی ئەەکەی بە 1990 کە حاڵەتێکی تونند و توژی ڕوبەڕوتە بێتەوە لەو سەردەمانەیشە کچێکی ئازا هەبووە من هەر لە ناو خێزانەکەی خۆمانە خوشکێکم زۆر ئازا بوو باوەڕ بکە هەندێک جار هەندێک دیاردە لە ناو هەندێک خێزانە ئەنفالێکە بۆ خۆی بەڵام ئەو سەردەمانە ئەو حاڵەتە نەبووە من بەبیرم بێت لە هەشتاکانە پورێک هات لە یەکێک لە گوندەکانی دەوروبەری ئێمە خەڵکی چەمچەماڵ بووین هات بەڕاستی وەکو ڕانەمەڕهەچی کچە بوو کردیانە ماڵێکەوە ئەو کاریان ئەنجامدا ئاهەنگیشان بۆ سازەکرد دیمان پرواز لە ئاهەنگەکە بێنە واز لەو حاڵەتە بێنە کە تۆ چیت پێ ئەکەن زاق و زریقی کچ یاریمان ئەکرد لەسەر کۆڵانەکان لە ناو ئەو تەپلۆسکانەی کە هەیە ماڵە باجێنە ئێمانە هێنا بە فێڵ و هەر هەمویان کردە ژوورێکەوە ئەو کرداریان ئەنجامدا خوشکێکی من ئەوەندە ئازا بوو ئەوەندە مرد بوو ئێستا کچی ماڵەوەیە بەڵام هەموو جارێڵم خۆزگە من ئەو کارم بکردە بەخوا یەک نەعلیدا بە سەری ژنەکە بە پشتا خستی بۆی دەرچوو دەرباز بوو باشە کچی ئێستا وشیارە ئەو لەنا ئەو هەموو کچا بەس ئەو خوشکەی من دەرباز بوو خانم و کچی ئێستا وشیارە ئەگەر هاتو ئەم دیاردەیە من ێسش ترسم هەیە لەوەی کە بەنیێنی بکرێت بڵێ ئێستا ئەتوانین بڵێن بڵێ ئەتوانین بڵێن کچی ئێستا زۆر هۆشیار بۆتەوە لەبەرەوەی وەکو باسمان کرد ئێستا ئەتوانێ خۆی دەرباسکە ئەتوانێ پەیوەندیەک بکە کە بڵێ منم دیاردەیم ڕوبەڕوەکەنەوە ئێستش ئەتوانین بڵێن بەشێ لە باوکەکانیش قەناعەتی بەوەیان هێناوە ئەوەی کە بە تایبەتی خوێنەرە ئەوەی بە تایبەتی متابعی لایەنە تەندروستی و کۆمەڵایەتیەکانە متابعە ئەوانە ئەتوانین بڵێن ئێستا ئەڵێ خۆزگە بە خۆزگایەتی ئەو خوایە یان خۆی بۆ خۆی کە ئەو چۆن ئەڵێ دەستی چزاوە بەو تاوانەیە کە ئەزانێ 100% ئەو حاڵەتەی کە ئێستا نەئارامیەک لەناو خێزانەکەیە هەیە بەشێکی گەڕێتەوە بۆ ئەو نائارامیە و ئەو حاڵەتە دەرونی کە باڵی کێشاو بەناو خێزانەکەیە بیر لەوە ئەکاتەوە کە جارێکی کەی کچەکەی بەو حاڵەتەیان نەڕوە ئەتوانین بڵێن ئێستا من ئەتوانم بڵێم لە دوای 2000ەکانەوە لە دوای 2007 بەدواوە یان ئەتوانم بڵێم
ئەوە لە هەرێمی کوردستان باس ناکرین ئەتوانین بڵێن دیاردەکە هەر نییە حەقم نییە لە هەندێک گوندی زۆر 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 عشایر و دواکەوت و چەپ و لە هەموو شتێکات شەب بن حاڵەتێک بکرێت خۆ جاروا هەبووە کاک ئاریسە هەرخان جاروا هەبووە کەسەکە لە شەوی بکێنیە ئەویان بۆ کردووە ئەمەشمان بیر نەچێ ئەم حاڵەتانە بووە ئێمە هەندێک جار خۆ بەداخەوە هەندێک جار ڕەنگ هەندێک قسە هەندێک ڕخنە لە یان هەندێک کۆمێت بۆ ئێمە ڕێکخراوەکان ئەکەن باوەڕکە ئێمە ئەوەندە چیرۆکی ناخەژێنمان لایە ئەگەر باز بکرێ ئەو کاتە کۆمەلگاکەمان ڕەنگە بڵێ بۆ ئێمە حاڵەتی وا هەبووە یعنی تۆ لە شەوی بووکێنیە ئەم حاڵەتە دڕوبە ڕوو بێتەوە ئەبێ چی دڵێکت بەو ژیانە خۆش بێت کە تۆ هەنگاو بۆ ناو ئەتەوێ بچیتە پرۆسی هاوسەرگیری و ژیانی هاوسەرگیری بکەیت باشە دیمن تۆ کە باسەکەم لەراوە حەپەساوم وای بە حاڵی ئەو کەسانی بەسەریانە هات بێت کە هەر ئەسڵان نەڵێن هەر خۆیان هەندێک جار وەکو ترۆمای لێدێلایەن وەکو زەبرێکی دەرونی لە ناخیانە ئەمێنێتەوە بەڵام بەداخەولانێ هەر ئەو لاینە پشکێخرە چون نابینرێتیش جا ئێستا لەوانەیە باسی ڕۆشنبیریت کرد باسی ئازایەتی کچی ئێمەت لەم سەردەمە کرد بەڵام هەندێک جارێ دەسی بە هیچ جێگایك ناکە ئەو یان ئەو بوێریەتیانی ئەمەنە سەرکوت کراوە بۆ نمونە ئێمە لە ڕووی یاسای و یاسایەکی ئەمەنە تون و تۆڵمان هەیە ئەگەر باوکێک خێزانێک هاوسەرێک پێش هاوسەرگیریەکە هات ئەمەی داوا کرد و ئەنجامیدا ڕووبەڕووی بوەستنەوە ساین چۆنە ئێمە هەمیشە ئەومان و تۆ ئێمە لەنا ئەم کۆمەلگەی ئێمە هەر دیاردەیە کە ڕوبەڕوومان ئەبێتەوە بە دیاردەی تونندوتیژی بە دیاردەی کۆمەڵکوژی بە دیاردەی ئەنفال بە دیاردەی هەموو ئەو شتە نایاسانی کە ڕوبەڕوومانە بێتەوە هەمووی حاڵەتی بێیاساییە بەڕاستی ئێمە ئەگەر هەر ئێستا بەس باس لەوە بکەین ئەگەر هەر حاڵەتێکی تونندوتیژی لەناو کۆمەلگاکەمانە هەبێ ئەگەر بە جددی یاسا بێت کەسی تۆمەتبار کە سزا بدا یعنی ئێمە هیچ کاتێک وەکو ڕێکخراو یان وەکو ڕێکخراوەکانی ژنان لەگەڵ کوشتنی هیچ کەسێکانین لەگەڵ بڵێن ئیدامکردنی هیچ کەسێکشانین بەڵام من ئەگەر غەڵەتێکم کردووە بۆ نمونە هاتووم لەم بەرنامەی بەڕێستانە شتێکی نەشیاوم بەرامبەر بە بەرنامەکە کردووە یاسا ئەتوانێ سزایەکی من بدا بە شتێکی کەم باشە بۆ لەبەروی کاتێک کە تۆ سزاکەی خۆت وەرگرت کەسی دووەم سەیری تو ئەکا ئەڵێ فلان کەس لەسەر فلان تاوان یاسا محاسبەی کرد و سزایدا و غەرامەی کرد و ئەوەی کرد با من ئەو حاڵەتە دووبارە نەکەمەوە ئێمە ئەتوانین بڵێن ئەگەر یاسا سەروەر بێ ئەم حاڵەتانە زۆر دەمێ بوو کۆتایی پێهات بوو بەڵام تا ئێستا بەداخەوە من هەمیشە ئەوەمان وتووە ئێمە ئەبێ هیچ نەکەین بەس داوا لە سەروەربوونی یاسا بکەین کە سەروەر پێشتر ئەبڕم قسەکەی سەحەر لەوەیە بوو ینی چۆتە ناو یاسایەکەوە یاسای مثلەن تیژی خێزانی ئەمانە بووە بە بڕگە و مادەیەک کاری پێ بکرێت لە هەرێمی کوردستانە بڵێ لە هەرێمی کوردستانە هەمووی چۆتە بڕگە یاساکانەوە هەمووی چۆتەنە ئەوانەی کە ئەو بڕگە یاسانەی کە تایبەتە بە پاراستنی خێزان بڵێ ئەوانە هەمووی ئیشی لەسەرکراوە ئێمە ئەتوانین ئێستا قسەکەمان لەسەر ئەوەیە لە دوای لە هەوەتی بۆ بە یاسا و بە یاسا کراوە ئەتوانین بڵێن لە ترسی ئەوەی کە یاسایەکەیە لە هەرێمی کوردستانە سزایەکەیە ئەمە ئەتوانین بڵێن کەمترە بەڵام سزای هەیە بەڵێ سزای هەیە سزای سجنکردنی هەیە غەرامەی پارەی هەیە هەموو ئەو سزایانە هەیە بڵێ لە هەموو حاڵەتەکانە لە هەرێمی کوردستانە وەک گوتمان یاسای خێزانی چەسپێنرا و جێبەجێ کراوە بەڵام ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە ئێمە تا ئێستا لە عێراقا بۆ نمونە لە کەرکووکە ئێمە ئێستا من ئەمڕۆکە وەکو لە پرسراوی یەکێتی ژنانی کەرکووک لێرم ئێمە گرفتەکەمان ئەوەیە ئێمە تا ئێستا لەسەر یاسایەکی لە ئەو یاسایە کە کاتی خۆی لە عێراقا هەبووە تا ئێستا بۆ نمونە فرەژنیار هەر لەسەر یاسای عێراق جێبەجێ ئەکرێت تونند و تویژیەکانە هیچ یاسایەک نییە ڕێگری لێ بکە زائیدەن کە لە ساڵی پاریشەوە جارێکی تر یاسای باری کەسێتی بکە بەم شێوەیە هاتۆتەوە بۆ شێواندنی خێزان و بۆ بێبەشکردنی ئەو مافانەی کە خێزان ژن هەیبێ لە ناو خێزانە لێ بێبەش بووە ئەو کەمکردنەوەی بەهای ژن لە ناو خێزانە ئەمە جارێکی تر یاسایە کاتووە یاسایەکی مەسەبیانە لە عێراقا جێبەجێ ئەکرێ ئەمە بۆ خۆی لێرە جێی داخە ئەمە جارێکی کە شۆڕشی ژنی ئەوێ شۆڕشی ڕۆشنبیری ئەوێ شۆڕشێکی مەیدانی ئەوێ کە ڕێگربین لەو بەردەم ئەم یاسایە کە ئەچەسپێنرێ لە ناو خێزان و لە ناو بە تایبەتی عێراق و کەرکووک پیاوانیشی ئەوێتمان خاتو دیمەند ئەو کەسانی من نازم نایبنم قوربانی وانە ئەوەی کە خەتە نەبکرێ بڵێ قوربانی وانە قوربانیە ئەو کەسانی کە قوربانی ئەم دیاردەیەن
لێکەوتە نێرێنیەکان چییە لە ژیانیانە کە دەرەکەوێ یعنی هەندێک چیرۆکەیە هەندێک بابەتێ هەندێک چرکەساتی ڕەنگە قەت ئەو چرکەساتی کە کردداری تی ئەنجام درراوە لە بیر و زەینی هیچ و خانوێکات لا نەچوو بێ اینجا چۆن ئەڵێ شەرع شەرمینیە تەندروستی شەرمینیە زانست نییە یعنی تۆ نقطەی چێژیشە لە خانماندا کە ئەم پارچەیە دەبدرێت ئەمەش بەشێکی ترە لەو زەوتکردنی مافی خانمان جارێکتر اینجا نەخوازەڵا بینە سەر لایەنە نەرینەکان یان لایەنە دەرونیەکان کە ئەم خانمە ڕەنگە هەتا پێ بتلێتەوە نمونەی باو هەیە لە لاتان تا ئێساش خانمێک لە ڕووی دەرونیەوە ئەم دیاردی ئەوەندە کاریگەری لەسەر بەجێهێشت بێت هەر لەگەڵ یا بڕات هەزاران هەیە ئێمە با پێ بڵێم ئەوەی کە ئێستا بڵین کە نەبێت لە ئەتوانین بڵین هەتا 97 بە دواوە ئیتر هەتا جیلی 97 ئەم دیاردە خراپانەی لە ناو خێزانەکانە هەیە باوەڕەکە یەکێک ئێستا بێمەوە جوابی پرسیارەکەتە دەمە بەس بابیرم نەچێتەوە یەکێک لەو گوندانەی کە لە دەوروبەری کەرکووکە من چۆم ژنێکی تەمەنی 70 ساڵ بوو وتی ئێستش پارە ئەدەم ئەگەر بە عملیات چاک بێتەوە سیرکە ژنێکی 70 ساڵ دیارە لەبەر ئەوە نە حاڵەتەکەی فەرەغە دەرونەکە لە دڵێتی دڵێتی ئێمە ئەگەر بینە سەر ئەو حاڵەتە دەرونی تەندروستی ئەڵێ نە لە شەرعا شەرمی هەیە و نە لە سەحەیشا بۆ نمونە لە سلکی سەحەیشا هیچ شتێک شەرمی نییە ئێمە جاروایە زۆر بەزەقی ئەبێ قسە لەسەر شتەکان بکەین بۆ نمونە ئەگەر من بەرکەوتەی ئەو حاڵەتە بم کە چوون بۆ لای دکتۆرەکە یان پێش ئەوەی هاوسەرگیری بکەم ئەبێ بچمە لای دکتۆرێکی پسپۆڕی ژنان بڵێم دکتۆر منم حاڵەتم ڕوبەڕووبووەتەوە ئایا تا چەند ئەتوانم بەرگری لە خۆم بکەم بتوانم ببم بە یعنی ئەو شەوە هەنگوینیە لە خۆم تێک نەدەم ئایا تا چەند ئەتوانم هەڵگری کۆرپە بم ئایا تا چەند ئەتوانم کۆرپە دروستکەم ئێمە یەکێک لەو حاڵەتانی کە لە نەوەتەکانە کە دەستمان بۆ برد یەکەم شت ئەوە بوو بۆ نمونە هەبوو لە شەوی هەنگوینیە لە یعنی لە شەوی شارە عەسەلا سیرەکەی حاڵەتی نەزیفی بۆ بووک دروستە بوو ئەم حاڵەتە ئەگەشتە نەخۆشخانەکان پەیوەندیان بە ئێمەوە کرد کام حاڵەتە پشکنینی بۆ ئەکرێ ئەمە سیرەکە ئەمە حاڵەتێکی ئەوەیە کە ئەم کەسە کاتی خۆی خەتە نەکراوە ئەوەندە بەنا تەندروستی کراوە ناتوانێ مەسەلەی هاوسەرگیری جێبەجێ بکە تووشی نەزیفی ئەبێ جاروا بۆ کەسەکە گیانی لە دەستداوە ئەمە یەک لەو حاڵەتانە جاروا هەبوو لە کاتی دووگیانیە نەیتوانی وە کۆرپەکە هەڵگرێت تووشی نەزیفی بۆ کۆرپەکەشی لە دەستدا و خۆشی تووشی حاڵەتی ناتەندروستی بووەتەوە جارێکی اینجا لە ڕووی دەرونیەوە کە تۆ چەند کەسێکی نائارامی ئەی ئێمە ئەگەر لە ڕووی دەرونیەوە نائارام بووی ئەی ئەتوانی کۆرپە دروستکەی ئێستا بۆ نمونە ئەوانی کە منداڵیان نابێ ئەچی بۆ لای دکتۆرەکان ئەڵێ مێشکی هەردوو لاتان ئارام بێ هەتاکو ئێوە حاڵەتێکی ناتەندروستیتان نییە بەس مێشکتان ئارامکەنەوە ئەی کاتێک کە منێ مێشکم ئارام نەبێ چۆن ئەتوانم ئەم یعنی بیر لەوە بکەمەوە کە من کۆرپەیەک دروستکەم حتمما هات بیرم لای ئەو دیاردەیە کە چیم پێکراوە کە چۆن ڕوبەڕووم بۆتەوە کە بە چەند شێوەیەکی دڕندانە لە شوێنێکی تاریکە لە ژوورێکی تاریکە تو حاڵەتێک ڕوبەڕوو کراوەتەوە یەکێک لەو دەوانی کە تۆ بۆ تۆ بەکار هاتووە کاک ئاری چی بوو بێ باشە یعنی چی بوو بێ باشە بەکاریان هێناوە بۆ تۆ خوێنەکەی بۆستێتەوە خۆڵەمێش یعنی وەرە تۆ خۆڵ بکا بەسەر برینێکە کە ئێمە ئەترسین لەو دیتۆڵی بۆمان بەکار ئەهێنە یعنی من مناڵێکی لاانێ 9 ساڵ 8 ساڵ جاروەها بۆ 4 ساڵ بووە دووکەڵەکەی پێ بووە ئەوەی پێکراوە یعنی تۆم ئەم منداڵە بتوێنێت ئەو مناڵە هەر قێژەون نەبێ هەر ئەقیژێنێ ژنێک ببینێ ئەقیژێنێ لەچکە سپی بەسەرەوەی هاوارەکە ژوورێکی تاریکە بینێ هاوارەکە ئەمانە هەمووی هەیە هەیە بێتەوە سەر ئەوەی کە ئێمە بۆ نمونە ئەوانی کە گەورە بوونە کە بەرکەوتەکە بوونە تۆ هەربیر لەوە ئەکەیتەوە هەمیشە کە کەسێ دێ بەلاتە دەست بۆ ئەهێنێت تۆ هەست بە لەرزینی خۆتەکەی ئەمە هاشا هەڵنەگرە هیچ کەسێک با نەڵێ قسەی زلەکە وەڵاوانیە وەڵا وایە و زیاتریش ئێمە ئەگەر ئەو ژنانی دێن لامان ئەو قسانە ئەکەن یان ئەو حاڵەتانی کە لە نەخۆشخانە ئێمە ئەچینە سەریان ئەو کاتە ئەزانێت کە چەند بە لەرزە و کە چەند بە ئەزرەتەوە باسی ئەو دیاردەیەکە کە تۆ کەسێک دێ ڕوتێ ئەکا و ئەزانێ پارچێ لە گیان تەکاتەوە ینی ناخیەمان هەمیشە ئەمەە ناخی نائارامە ئەمەە فراغێکی دەرونی هەر هەیە فراغێک دەرونی باوەڕم پێ بکە من ئەڵێم هەر کەسێک ئەو حاڵەتی ڕوبەڕوو بۆتەوە حتا مناڵێک دوان ئەتوانێت باوەڕ بکە لە سێ مناڵ بە زۆرە لە سێ مناڵ بە زۆر ئەو حاڵەتە یعنی مناڵی سێمی پێ دروست ئەەکەن بزانە کە چەند کاریگەرە
واللهی ئەو ژنە لە تەمەنی 33 ساڵی بۆ 35 ساڵی ئەتوانێت ژنێتی بکە و ئەتوانێت هاوژینی بۆ هاوسەرەکەی بکە ئەو ئیتر نایکە ناتوانێت توانای نامێنێت بەشێ لەو کێشە کۆمەڵاتیانی لەناو کۆمەلگای ئێمە هەیە کە ئێستا پیاو کە داوای ژنی دووەم و سێم ئەکا بۆچی ئیکە ئەی ئەم پیاوانە بۆ بیر لەوە ناکەنەوە ئی بۆ بیر لە دەرونی ژنەکەت ناکەیتەوە ئەم ژنەی تۆ کە ناتوانێت ئەوە بۆ تۆ بکە ئەی بۆ نایی هاوکاری بکەیت دیمەخان ئەسا ئەمەی کە تۆ باسز کرد هاوسەرەکە خاتونەکە ناتوانێت ئیشی هاوسەرەتی خۆی بە تاواتی ئەنجام لەبەرەوەی کە ئەم گرفتە تەندروستی هەیە لە دەست خۆیان نییە بۆیان دروست کردووە بۆ نمونە لە ڕووی تەندروستی و دنیای گرفتی بۆ دروستە بە هەر ئەسڵان توێژنەوەکان دەریان خستۆ مەترسی لە ناوچوونی ئەو خاتونە لە کاتی دووگیانی لە کاتی مناڵبوونیا بۆ خۆی و بۆ مناڵەکەشی زۆرترە لە دایکێکی ئاسایی ئەم هەموو حاڵەتە ئێوە وەکو ڕێکخراوەمانە چۆن نەتوانن بکەن بە بابەتێک بیوروژێنن بۆ نمونە کەسێک زانێ بەڵێ بۆ نمونە نەخۆشی شەکرەیە نەخۆشی شێرپەنجە ئامانەی خراپە خۆی لە دوور ڕاگرێ بۆ نمونە پیاوانی ئێوە چۆن نتوان ئامانەکەن بە بابەتێک لە بەرچاویانە دای برێن بۆەوەی باوکێک ئیتر خۆی داوا نەکا لە ژنەکەی بچێت مناڵەکەی وا لێ بکە مێردێک داوا نەکا بۆ نمونە لە هاوس خێزانی هاوسەرەکەی دەستگیرانەکەی ئابم پرۆسەی تێپەڕێنن ئینجا بێ بەژنی ئەم بڵێ ئەمانەمان هەمووی کردووە دیارە ڕێکخراو کاتێک کە ئیشەکە ڕێکخراو لایەنێکی پەیوەندیداری حکوومەت نییە دەسەڵات جێبەجێ بکە لایەنی فشارین بۆ سەر دەسەڵات کە ئەو مادەی ئێمە ئەمانەیە جێبەجێ بکە بەڵام لایەنە ڕۆشنبیریەکە لایەنە ڕۆشنبیریەکە بەردەوا من پێت ئەڵێم یعنی لە جاروا هەبوو لە خلالی مانگێکا بۆ 3 مانگ ڕەنگە چەندەها کۆڕ و سمینار کرابێ لەلایەنی کەسانی پسپۆڕەوە دکتۆرمان بردووە توێژەری کۆمەڵایەتیمان بردووە جاروا هەبووە مەلای ئاینیمان بردووە بۆ ینی بۆ ئەوەی کاتێکە کۆڕبەندەکە ژنان و پیاوان بۆ مەلای ئاینیشمان بردووە قسەی لەسەر ئەمانە کردووە من حەزمە کرد ئێوە راپۆرتێک یعنی وەکو جەنابتان ئێستش پێتانەڵم لەبەرەوەی ئێمە ئەم مانگە هەموو ئەتوانی ینی چالاکیەکانمان لەسەر ئەوە بێت ئێمە بە کتابی ڕسمی یەکێتی ژنان بە کتابی ڕسمی کە لەگەڵ زانایانی ئاینیا لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ وەزارەتی بڵێن لەگەڵ دادگایە لەگەڵ هەموو ڕێکخراوە یۆنامەکانیشە کە بە کتابی ڕسمی ئەوەمان چەسپاندووە لە یاسای هەرێمی کوردستانە چەسپانیشمانە لە هەموو ئەو دام و دەستگانی حکومەتا کە ئیشی پێکراوە حتمما ئەمانە ئەم نووسراوە فەرمیانە بۆ نمونە یەکێک لەو توێژینەوانەی کە یەکێتی ژنان کە هەیەی ئێستا هەمووی بەنامیلکە و بە کتاب و بە توێژینەوە کە هەموویمان هەیە گشتی نووسراوە فەرمیەکانی لایەنەکانی لەسرە کە ئێمە لەگەڵ کیا ئیشمان کردو و چۆن ڕێگە پێدراو بووە یەکێک لەو نووسراوانە نووسراوی زانایانی ئاینیە باشە کە لەگەڵ ئەوانیشە حتمما بە هەمومانەوە ئیشمان لەسەر ئەوە کردووە ئەگەر بە هاوکاری ئەمە دەشوێنە نەبوایە ڕەنگە ئێستا دیار دەکە تا ئێستا بەردەوامی هەبووە بەڵام من ئێستا بۆ خۆم شخصی خۆم ئەڵێم لەخوا بەزیابێ ئەتوانین بڵێن گەشتوینەتە ئەو ئاستا زۆر باشە هەم باوکانیش ڕۆشنبیر بوونە بەڵام ئێتر کاتی ئەوە هاتووە ئەم پیاوانەی کە ئێستا تەمەنیان هەڵکشاو بەرەوبان ئەڕوە بەڕاستی ژیان ئەوە نییە بەستەنها تۆ لەگەڵ ژنێکی گەنجە لەگەڵ هاوژینێکی گەنجا بیت ئێستش ئەتوانی ببیتە هاوژینێکی زۆر باش بۆ پاڵپشتی هاوژینەکەت کە بۆتە قوربانی کەلتورێک شکر دڵمان بۆ خۆشە کاڵێ لە دوای 2007ەوە کەم بۆ تو یاکرێ بڵێن هەر نەماوە هەر ناشمێنێ ئەگەرە و چەپ و گوندە دوورە دەستانە نەبێ ئەیش بڕواناکەم مەسە خۆشبەختانە من شخصی خۆم لە دوای بڵێم ئەتوانم لە دوای شەڕی داعشوانە کە چوومەتەوە گوندەکان و زۆربەی شوێنەکانی کەرکوب تا ئێستێشی گوندە چەپەکانی کە ترسی لەسەر و کە شەڕی شوێنەکانی داعشی لێ ئەچم بەڕاستی یەکێک لەوانەی کە باسی ئەەکەم ئەمێ لەناو عارەبە مەوزوعەکە باس بکەم ئەڵێن خەتەنە چیە ئەوان ئەڵێن خەتان چیە یعنی بزانە ئێمە یعنی ئەوان ئێستا ئەتوانم بڵێم ئەوان بەهۆم دواکەوتوی خوێن و ئەوان لە ئێمە باشتر بوونە ئێمە بەداخەوە هەڵگری ئەو کەلتوری ئەوان بووین بەڵام ئەوان ئێستا بە هیچ شێوەیەک لەبەرەوەی سوور ئەزانن زەرمەندەتیانە ئەوان ئێستا ئەتوانم بڵێم لەو شوێنە چەپانە و لەو شوێنە زۆر عەشایر باوانیشە کە باسیەکەی عیبەیە دەستەکانە خۆش بە خاتو دیمەن محەممەد دەساوێکی ژنانی کوردستان ناوەندی کەرکووک زۆر سپاس بۆ وتەکانە بە هیوای بنە بەڕکردنیام دیاردێ بە جاری ئەوە ئامانجی سەرکیان بەرنامەیەش بۆ بە هیوای دەستخۆشی بە هیوای ژیانێکی ئارام بۆ هەموو خێزانێک و بۆ هەموو ژن و کچێک زۆر سپاس.